هۆڵی نەشتەرگەری گشتی نەخۆشخانەی گشتی شۆڕش کرایەوە کە لایەن ڕێکخراوی جیایزێتی ئەڵمانی پێش 6 مانگ فراوانکردن و نۆژەنکردنەوەی بۆ کرابوو. پێشتر ئەم هۆڵانە ژمارەی هۆڵەکانمان کەم بوو و کوالیتی هۆڵەکانمان بەو شێوە نەبوو کە ئێستا هەیە، بەڵام ئێستا ژمارەی هۆڵەکانمان نەتوانین بڵێن ئێستا نەخۆشخانەی گشتی شۆڕش زۆرترین ژمارەی هۆڵی نەشتەرگەری هەیە. ئەتوانم بڵێم لە سلێمانی کە نزیکەی 20 هۆڵی نەشتەرگەریمان هەیە، بە زیادکردنی ژمارەی هۆڵەکانی نەشتەرگەری ئەتوانرێت خزمەتێکی زیاتری کە سوکاری پێشمەرگە و کە سوکاری شەیدان و خەڵکی سلێمانی چواردەوری بکرێت. ئەمڕۆ کرایەوە هۆڵی نەشتەرگەری گشتیە کە هەموو پسپۆڕیەکانی تایە، هەموو ئەو پسپۆڕانەی وەکو نەشتەرگەری گشتی، نەشتەرگەری ژنان و مناڵبوون، نەشتەرگەری جوانکاری، نەشتەرگەری گەدە و ڕیخۆڵەکان، نەشتەرگەری شێرپەنجە، نەشتەرگەری گورچیلە و میزەڕۆ، نەشتەرگەری دڵ و سنگ و بۆرێکانی خوێن و نەشتەرگەری نازووری ناوسک. ئەمان هەموو پسپۆڕیەک لێرە ئێستا توانرێت نەشتەرگەری بۆ بکرێت.